ئەمڕۆ لە شەقامی پزیشکان لە شاری هەولێر تینی ئەندازەی هاتوچۆی هەولێر هەستاوە بە دیاریکردنی شوێنی تایبەت بۆ خاوەن پێداویستانی تایبەت دیارە لە ماوەی ڕابردوودا گرفتیان هەبووە بۆی کە کاتێک پێویستیان بۆیە کە سەردانی نەخۆش بکەن بەردەوام کێشەیان بۆ دروست بووە لە کوێ سارەکانی ڕابگرنکیان خاوەن پێداویستی تایبەت بوونە نەیان توانیوە بگەنە ئەو شوێنە یا ئەو نورنگەی یاخود ئەو پزیشکەی کە مەبەستیان بۆ سەردانی بکەن بۆیە ئەمڕۆ لە شەقامی پزیشکان شوێنێکی تایبەتیان بۆ دیاریکراوە و دەتوانن لێرەوە ئۆتۆمبیلەکانیان ڕابگرن. وردەکاری ئەم بابەتە لەگەڵ خاتو دیلان عەبدوڵڵا بەڕێوەبەری ئەندازەی هاتوچۆی هەولێر قسە دەکەم. دیلان خانم فەرموویرە زۆر سپاس بۆ جەنابتان. چۆن بوو بیرۆکەی ئەمەتان بۆ هات کە شوێنی تایبەت بۆ خاوەن پێداویستانی تایبەت بکەن و لەم شەقامەدا چەند شوێنتان دیاری کردووە؟ بەڵێ پێشەکی بەخێرهاتنی کەناڵەکەتان دەکەم بۆ پێشاندانی بەشێک لە کاری چالاکیەکانمان زۆر بەخێربێن سەرچاوان. بێگومان بیرۆکەی پرۆژەی دروستکردنی پارکینگی تایبەت بەڕاگررتنی ئۆتۆمبیلی خاوەن پێداویستی تایبەت لە سەرەتادا لە کۆبوونەوەی پەرەپێدانی پارێزگا بیرۆکەکە ینی بڕیاری لەسەردرا. ئێمە کە جیهەی معنی ئیشەکە چونکە کاری هێڵکاری و کاری هێمای پێویستە ئێمە ڕاست پێدرانکەوە هەڵسین بەجێبەجێکردنی پرۆژەکە بۆ ئەم مەبەستە شەقامی پزیشکانمان دەست نیشان کرد وەکو یەکەم شوێن پرۆژەکەی لێ جەبێجێ بکەین بە حکمی ئەوەی کەوا لەوانەیە کام ئەندام زیاتر سەردانی شەقامی پزیشکان بکاتن. شەقامەکە بە درێژایی نزیکەی سێ شوێنی تایبەت بەڕاگررتنی ئۆتۆمبیلی کەم ئەندامانی تیادا دروست کراوە و پرۆژەکەش بەردەوامە بین ئینشاڵڵا لە داهاتوودا لە هەموو ئەو شەقامانەی کەوا پێویستە ئەم پارکینگیان بۆ دروست دەکرێتن و لە باخچە و پارکە و شوێنە گشتیەکان و لە هەروەها لە پارکینگی دام و دەستگا حکومیەکان و فەرمانگاکان شوێنی تایبەتیان بۆ دروست دەکرێت. زۆر سپاس دیلان خان بۆ زۆر سپاس مامۆستا دڵشاد فەرموو جەنابیشت ئێوە بەڕێستان ینی بۆ چوونتان چییە ئەم هەنگاوە چەندە بۆ ئێوە گرنگ بوو چەندە چاوەڕێ ئەو بوون کە شتێکی لەم شوێتان بۆ بکرێت بۆی کار ئاسانتان بۆ بکرێت؟ سەرەتا بە ناوی خۆی گەورە و میهرەبان ئەمڕۆ لە ژێر چاودێری برای بەڕێزم کاک مێرد خۆشناو پارێزگاری هەولێر هەرساین بەکردنەوەی ئەم شوێنە تایبەتەی وەستانی ئۆتۆمبیلی کەمەندامان بەڕاستیەوە جێگای دەستخۆشیێکە لە ئێمە سوپاسی پارێزگای هەولێر و بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر و ئەندازەی هاتوچۆ بکەین لەگەر شارەوانی. بەڕاستی ئەمە ئەو کارەی زۆر بە بەرز دەنرخێنین لەبەرەوەی مافێکی تایبەتی خۆمانە وەکو کەمەندامان. بەڕاستی ینی کارێکی شارستانی شەکە لە ناو شەقامە گشتەکان ناو بازار شوێنی تایبەتی وەستانی ئۆتۆمبیلی کەمەندامان. تاوان ئەوە دەگەڕێتەوە سەر خۆمان وەکو ڕێکخراوەکان پلانمان هەیە کە لۆگۆیەکی موحەد دروست بکەین لە بۆ ئەو کەمەندام و کورتەباڵا و خاوەن پێداویستی تایبەتیانەی کە ئۆتۆمبیل بەکاردێنن ئێمە ئەو بازانیان دەدەین لەوەی کە بە شێوازێکی فەرمی بیتن. دەستان خۆش. زۆر سپاس بۆ جەنابتان. بڵێ دیارە چە شوێنێکی دیکەشەیە لە شاری هەولێر پێویستیان بەوەیە کە شوێنی تایبەت بۆ خاوەن پێداویستی تایبەت دیاری بکرێ و لە هەمان کاتژدا پارێزگاری هەولێر مێرد خۆشناو خۆی سەردانی ئەم شوێنەی کردووە لە نزیکەوە سەیری ئەم کارێک کردووە و لە هەمان کاتدا بڕیاریشیان داوە لە هەموو ئەو کار ئاسانن کە پێویستە بۆ خاوەن پێداویستانی تایبەت بکرێ ئەوان درێژی پێدا ناکەن.